بینەرانی زێدازیزم سڵاوتان لێبێت. کەرتی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەرەو چ چارەنووسێک هەنگاو دەنێت. داهاتوویەکی گەشت چاوەڕێتی یاخود داهاتوویەک کەوامان لێ بکات بڵین ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار. ئاستەنگەکانی بەردەم کەرتی پەروەردە چین و بۆچی تەنها ڕووی دەم لە وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکانن. ئەی پەرلەمان و وەزارەتی پلاندانان و کۆی حکوومەت بەرپرس نین ئەگەر کێشەیەک هەبوو یاخود کێشەیە کاتە ئاراوە. دوای هاتنی ئاوارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و سووریا و لە ئێستاشدا کە ئاوارەکانی شنگالیش ڕوویان لە هەرێم کردووە، پەروەردە چ پلانێکی هەیە بۆ چارەسەری خێرا و پێویست. دابەشبوونی ئەو ئاوارانە بەسەر بەشێکی زۆری قوتابخانە و خوێندنگاکان پرسی خوێندن یاخود پرۆسەی خوێندن پەک ناخات، دەوترێت ئەولەویەتی پەرلەمان و پارلەمانتارەکان لە ئێستادا بۆ کەرتی پەروەردە نییە. کەواتە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی لەناو ئەو هەموو ناخۆشیە یاخود لە ئەوەی دەوترێت لە ئێستادا هەرێمی کوردستان لە حاڵەتی جەنگدایە چی بکرێت بۆ ئەوەی پەرلەمان وەک چۆن لا دەکاتەوە لە کێشەکانی تر لایەکیش لە پەروەردە و خەمی پەروەردە و پرۆسەی خوێندن بکاتەوە. بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم ئەم شەو لەگەڵتان دەبم بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ئەوەی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوەتان پێشکەش بکەین. بێگومان ئەم بەرنامەیەش بە میوانداری چوار بەڕێزە لە دەستە ڕاستم مامۆستا نەجمەدین عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بەخێراتن دەکەم، هەروەها مامۆستا عەدنان شاسوار شارەزای کەرتی پەروەردە یاخود ئەتوانین بڵین پەروەردەکار لێرە حزوریە بەخێراتنی جەنابیشتانەکەم. لە دەستە چەپیشم دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتیوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان هاوکات بۆ ئەوەی بێگومان دکتۆرتان زۆر بینیوە، ئاگاداریش بن دکتۆر لە خولی پێشووی پەرلەمان ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بوو لە پەرلەمانی کوردستان بەخێراتنی جەنابیشت دەکەم. هەروەها مامۆستا چەتۆ ئەحمەد بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەکات و لە زاری ئەوە و ئاگامان لە خەمەکانی پەروەردەی هەولێریش دەبێت و بزان لەوێ چی دەگوزارێت. بەخێراتنی هەر هەمووتانەکەم سەر و سەرچاوماناتن. من لە مامۆستا نەجمەدینەوە دەست پێەکەم. مامۆستا نەجمەدین، جەنابتان وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئەکرێت بە باسێکی کورت و پوخت و گشتی بچنە ناو باسەکەەوە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان لەکوێ بۆ لە ڕابردوودا و ئێستا لەکوێ و بۆ کوێ هەنگاوانێت؟ سپاس بە ئێوە. لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین خۆتان زان وەزعی پەروەردە چۆن بوو و ئێستا چۆنە، هەمن بەراوردێک بە کورتی نەک دوای ڕاپەڕین چەند ساڵێکیش دوای ڕاپەڕین ئێمە باسی پەروەردە بکەین. لە سنووری بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانی باسەکەم وەکو ئامارێک لە 16 باخچەی ساوایان هەبووە، ئێستا 200 باخچەی ساوایان هەیە. 283 قوتابخانەی بنەڕەتی هەبووە، ئێستا 1328 قوتابخانەی بنەڕەتی هەیە. 109 ئامادەیی هەبووە، ئێستا 293 ئامادەیی هەیە. بەدەر لە پیشەیی و خوێندنی خێرا و ئەمانە یانە حسابی کەی 429 خوێندنگا لە بڵێم 6 ساڵی دوای ڕاپەڕینیش مقابل بە ئێستا 1800 و نزیکی 1900 خوێندنگامان هەیە. ژمارەی خوێندکار لە چەند ساڵی دوای ڕاپەڕین 241,000 بووە، ئێستا 471,000 خوێندکار هەیە لە بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانی ئەڵێم. 7712 مامۆستا هەبووە، بەڵام ئێستا نزیکەی 40,000 مامۆستا لە سنووری بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانی، کەوابێتە کەرتی پەروەردە بەرەو پێشەوە ئەم بەدەر بە عەدەد بەدەر لە کوالیتیەکان. خوێندن لە دوای ڕاپەڕین و بە 10 ساڵیش دوای ڕاپەڕین ئایا ئەو منهەجەی ئێستا هەبووە ئەو منهەجە بووە؟ جیاوازی ئەم منهەجەی ئێستا هەیە لە بواری زانستی، لە بواری تەکنەلۆژی، لە بواری چالاکیەکانی وەرزش، هونەر، مۆسیقا، جیاوازێکی زۆر هەیە. بەڵام ئەگەر من بڵێم ئێستش لە تموحی ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی نەخێر ئێمە تموحی ئێمە ئەوەیە. ئێمە بەرنامەمان ساڵی ڕابردوو من ئەم باسی ئەم 2 ساڵی کە ئەەکەم و ئەو بەرادرانی پێشوشم کە هەوڵیان ناوە تموحی ئێمە لە پەروەردە ئەوەیە لە هەموو خوێندنگایەکە دەوام لە 8 بۆ 2 بێت و یەک بینا بۆ یەک بەڕێوەبەری هەبێ و یەک ستافی یعنی ستەمی بنەڕەتی بێ بنەڕەتی ئامادەی بێ ئامادەی. هەرچەند لە سنووری بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانیە ژمارەی خوێندگا یەک دەوامەکان نزیکەی 1400 خوێندگا بێ، نزیکەی 2 دەوامەکان 500 دەبێت. ساڵی ڕابردوو هەنگاوی باشمان نا لە ساڵی 2013 بە پێی ئەو منهەجەیەوە بەرنامەی خۆشمان لە کتێبێکە چاپ کرد کە 2013 چیمان کرد
زیاتر لە 45 خوێندنگامان کرد بە لە 8 بۆ 2 و سیستەمی خوێندنی ئەم خوێندگانەمان کرد بە دەوامێک کە زۆربەی کات خوێندکار لێ بێت و چالاکیەکانی خۆی لە بواری هوەری لە بواری وەرزشی لە بواری گەشتی زانستی لە بواری ئایتی و دروستکردنی نزیکەی زیاتر لە 200 هۆڵی کۆمپیوتەر و مامۆستا من لەم بەشەیە وە لە ئاستی زانستیش و لە ڕێژەی دەرچوونیش بە ئامار پێت بڵێم ئاستی زانستی خوێندکاران زۆر باشە بەڵام ئێمە ناتوانانی بڵێن 100% خوێندکاران هەمویان ئاستەکانێ مامۆستا زیاتر لەسەر شتە گشتەکانە وەستم لەم بەشەیە بۆی کاتی ئەو بەڕێزانە شەبێ قسە بکەن زۆر بە کورتی وەڵامم بیتەوە تۆ دڵخۆشی بە پێشکەوتنەکانی کەرتی پەروەردە و پێت وایە باش ڕۆیشتوین لە چاو ئەو وەزعیکە هەیە من ئەڵێم زۆر باش ڕۆیشتون ئەگەر وەکو ساڵی ڕابردوو ئیمساڵ ئەم گرفتانی حکوومەتی هەرێم و کێشەی بجە و ئەم ئاوارانەی کە بەدەر لە خوێندکارەکانی خۆمان بەس ساڵی ڕابردوو ئێمە 1000 خوێندکاری عەرەبمان وەرگرتووە بە ساڵی ڕابردوو سەرباسیەوە زۆر بەور دوای ئەوە ئێمساڵ بۆ هەموو ئاوارەی کە هاتوونتە ناو خوێندگاوە ساڵی ڕابردووش ئەم کێشەی کوردانی سووریا و هاتنی بۆ خوێندگاکانی هەموو هەرێمی کوردستان مامۆستا من دێمەلات بێگومان بۆەوەی بە تەفسیلی قسە لە سەراتنی ئاوارەکان بکەین کاکاتنان جەنابتان لە دەرەوە ژیان و ئەزمموی بەپێی ئەو سیڤی کە تۆ بە مندا ئەزمموی بەڕێوەبردنتان هەیە لە دەرەوە بە بڕوای تۆ گەر ینی بەشی وەک چۆن بە مامۆستامود بە کورتی و پوختی پێم بڵێ ئەو خەمانە چین کە لە بواری پەروەردە لە هەرێمی کوردستان هەن و پێت وایە دەکرا چارەسەر بکرابایان و وانە بواە بڵێ لە ڕاستیە ئەگەر ئێمە بین پەروەردە لە هەرێمی کوردستان هەڵسەنگێنین ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕێگ و ڕیشەکە ئەوەی بەڕێستان لە سەرەتایە باسە کرد بناغا ئەگەر بناغە پتە بووتووە ئەو بینایی بینا پەروەردەی ئەتەوێ ئەتوانی بە کەماڵی ئیسراحەچیت ئەوێ لەسەری هەڵی بچنی من لەگەڵ ڕێزمان بۆ مامۆستا ڕنگ نییە هاوڕای ئەو بم لە زۆر شتا ئەو بەڕێزیان فەرمووی کە مەکتەبەکان زۆر بوون منهج زۆر باش بووە بەداتا و پێیوتی بەڵێ بەڵام ئەگەر ئێمە بین بزانین لەو ماوەیە کە مامۆستا باسی ئەکا پارە چەند بووە ئەو ماوەیە چەند ساڵە ئایا چەند لەو بڵین سەرچاوە مالیە بەهەدەر چووە ئایا ئەو مامۆسایانەی کە لە زانکۆکانە تەخەڕوجیان کردووە و یەن دەرز بە خوێندکارەکانەڵێن ئایا ئاستی دەرزوتنەوەیان چۆن و چۆن نییە ئایا تەکنۆلۆژیای پێشکەوتوو لەم دنیا بەرین و فراوانە چەند هاتوۆتە ناو کەرتی پەروەردەوە ئەڵێ بەپێی ئیمکانیەتی خۆمان تەکنۆلۆژیامان هێناوەتە ناو کەرتی پەروەردە من زۆر ڕێزم هەیە من لەو پرسیارانەی کە کردومە هەندێک لەو مەکتەبانەی کە کۆمپیوتەریان تایە یاخود هەندێکی تریان کە هەرتیانانە وانەی کۆمپیوتەر بە نەزەری ئەی خوێنن بەڵام بە پراکتیک بە عملی نایخوێن دەبێت بە پراکتیکی بخوێنرێت مامۆستا من بە بەڵگە پێێتەوە حەزێکی دایان مەکتەب باش بۆ تێنم لە دوای بەرنامەکە کاک ناشاسوار بۆەوەی ناوی خوێندنگاکان نەڵین ڕەنگە جوان نەبێت لە دوای بەرنامەکە تو ئامادەی ناوەکانیان لە کاتێکی دیاریکراوە ڕێکەون بەی بە مامۆستا بڵێ لەم مەکتەبانە کۆمپیوتەر هەیە و بەکار ناهێنرێت بەڵێ من بۆ خۆم ئێستا سەرقاڵی پرۆژەیەکی گەورم ئەوەی کە جەنابێ باسی ئەەکەی ڕابردوو ببەستینەوە بە ئێستاوە ئەوە پلانی ئێستای کەرتی پەروەردە چۆنە بینی ئێستا من بە کورتی باشی مامۆستاوتی زۆر باش پێشکەوتووە ئەو من زۆر ڕێزم هەیە ئەو بە باشی ئەبینێ بەڵام کۆمەڵێ پێوانە هەیە ئەگەر ئێمە بیخوێنینەوانەیە ئەو کێشانەی لە مەکتەبەکان هەیە کێشەی خوێندکار هەیە کێشەی شێوازی بەڕێوەبردننی خوێندگا هەیە کێشەی ئەو کارمەندانە هەیە کە لە پەروەردا ئیشەکەن بڵێن بە نمونە وەختێکە پەروەردە و فێرکردن یاسا ڕێسەکان دائنێ جێگیری ئەکا کارمەندە پەروەردەیەکان ئەرکی سەرشانیانە ئەمە جێبەجێکەن ڕووی داوە خوێندکار هاتۆ بۆ پەروەردە گلەیی کردو و تۆتی بنمونە نابێ نمرەی پۆلی 4 و پۆلی 5 بۆ ئێمە لە پۆلی 6 حسێ بێ پیان وتون یانێ و کەسە کە مقابلەیە ئەکا ئەڵێ باشە ئەوە من گلەی و گازندەکەی تۆ وەرگرت ئەوە بەرزیەکەمەوە بۆ سەرەوە ینی ئەو کارمەندە لەگەر ڕێزما لە خۆی ئەکاتەوە بە پێشکەوتنی بەو پێشکەوتنی کە ئێستا هەیە لە بوارەکە بە کورتی بەڵێ لە ڕاستیان گەشتبینی یا گەشتبینی نەخێر گەشتبینی بەداخەوە دکتۆر سەروەر من دێمە لای تۆ لەم بەشەیە ڕەنگە کاتی ئەوەمان نەبێ زۆر قسە بکەین بۆیە پێتان ئەڵم بە کورتی پوختی چونکە لە دوای ناوبڕەکە 50 دقەیترمان هەیە بۆەوەی بە تەفسیلی قسەی لەسەرکەین وە بۆی بینەریش ئاگادار بێت احترامن بۆ بینەر چونکە ئێمە هەمیشە میوانمان هەبووە ئێمە لەم بەرنامە هیچ میوانێکمان بانگهێش نەکرد یەک لەبەرەوەی کاتی
خوێندنە دەوترا ینی زۆربەی خوێندکارەکان ئەوانەی خولی دووەمیانەیە سەرقاڵن و دووش بۆ ئەوەی بتوانین بە چۆن بڵێ بە کوردیەکەی بە ئیسراحەت قسە و بکەین لەسەر خەمەکان و بۆستین لەسەر خەمەکان. دکتۆر جەنابتان سەرۆکی پەیمانگەی یاخود ئینستیتیوتی پێین بۆ پەروەردە و گەشە پێدان. مامۆستا نەژمەدین وتی زۆر زۆر پێشکەوتووە و گەشتبینم، کاگە نانوتی پێش نەکەوتووە و گەشتبینیش نیم. تۆ چیڵی؟ بەڵێ ئەومان دواتر دێنە سەر باسی و نامەی ئاراستەی وەزیری پەروەردەتان کرد. ئەوەی مامۆستا نەزمەدینیش وتی ڕاستە و ئەوەی مامۆستا عەدنانیش وتی ڕاستە، بەڵام چۆن و چی؟ ئەوەی مامۆستا نەزمەدین باسی کرد بەڵێ بواری پەروەردە بەرەو پێشەوە چووە، بەڵام زیاتر ئەوەی دەیبینین بەهۆی گەشەکردنی کۆمەلگاوە زیادبوونی ژمارەی دانیشتوانەوە، ژمارەی خوێندکارانەوە، مناڵانەوە و زانکۆکان زیاتر کراوەتەوە، مامۆستا زیاتر بووە. من زیاتر لەوەدا دەیبینم لە ڕووی ژمارەوە بەرەو پێشەوە ڕۆشتوین ئێمە، بەڵام لە ڕووەکانی ترەوە دەتوانم بڵێم ئەگەر بێت و ئێمە بەراوردی خوێندن بکەین لێرە لە سادەترین بابەتدا ئاستی زانستی دابەزیوە، ئاستی خوێندکارێکی ڕووی چەندێتیەوە زیادی کردو چۆنێتی و کوالیتیەکە دابەزیوە، کوالیتی دابەزیوە، چونکو هەتا ژمارەکە زیاتر بێ بە قورستر توانراوەکەوە ئیدارە بدرێت. بۆ نمونە گرفتەکان زۆرن ئەگەر بێت و ئێمە سەیریان بکەین و تێبڕوانین. یەکێک لە سادەترین گرفتەکانی ئێمە ئەوەیە نەبوونی یاسایەکە، یاسایەکی پێویستی پەروەردەمان نییە ئێمە لە هەرێمی کوردستاندا. یەکێک لە گرفتەکان ئەوەیە هەرچەندە کۆنگرەی پەروەردەیی کرا، بەڵام سیستەمێکی زۆر باش داڕژرا بە بوونی ئەو تێبینیانەش لەسەری، بەڵام سیستەمەکە تا ئێستا جێبەجێ نەکراوە، یان با بڵێن زمینەی بۆ خۆش نەکراوە، پێداویستیەکانی بۆ دابین نەکراوە. ئیتر پیای داوەرە هۆکارەکانی فێربوونمان نیە لە قوتابخانەکان، ژینگەی قوتابخانە وەکو پێویست نییە، مامۆستای پێویست نییە، مامۆستامان هەیە لە بوارە ئەم خاڵانەی تو ئاماژەی پێیەکەی لە توانای حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردەدا بووە کە چارەسەری بکات و معالەجێ بۆ دانێت و نەیتوانیوە کاک یادگار نەیکردووە. یەکێک لە گرفتەکانی ئێمە لەم هەرێمەدا ئەوەیە ئێمە بەبێ پلان ئیش دەکەین، پلانمان نەبووە پێویست. وەزارەتی پەروەردەش بەشێکە لەو مەچینە گەورەی کە هەیە ناوی حکوومەتی هەرێمە، پلانمان نەبووە بۆ بوارەکانی تر. گرفتمان زۆرن لە بواری پەروەردە، بەڵام ئێمە ناکرێت گرفتەکان بخەینە سەرشانی کەسێک، سەرشانی بەڕێوەبەرێکی گشتی، سەرشانی وەزیرێک، لەوانەیە دەوری تێدا هەبێ ڕۆڵی هەبێ بە کەم یا زۆر، بەڵام ئێمە هەموو مەسئولیەتی کۆی موسسەکەیە. بەڵێ مەسئولیەتی کۆی موسسەکە ئێمە ئەگەر بێت و بڵێن بەڕێستان لە سەرەتادا باستان لەوە کرد، بەڵێ پەرلەمانی کوردستان بەرپرسیارە لە بەشێکەوە ئێمە یاسایەکی پێویستمان نییە. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران حکوومەت بەرپرسیارە لەوەی بودجەی پێویست تەرخان ناکە، چونکو کەمترین بودجە بۆ پەروەردە دادەندرێت لەم هەرێمەدا کە لەگەڵ هیچ ستانداردێکی جیهانیدا ناگونجێت. وەزارەت خۆی بەرپرسیارە لەوەی کەوە دەستەیەکی ئەوەی پێی دەڵێن ئیشراف وەکو پێویست نیە، تاقیکردنەوەکانی وەکو پێویست نیە، قوتابخانەکان لێ پێچینەوە بە دوای هەندێک لە بەڕێوەبەری گشتیەکان، بەڕێوەبەری پەروەردەکان هەندێکیان وەکو پێویستنی نەچووە. گرفتی ئێمە زۆر کەم تەرخەمیە ئەوەی تۆ باسیەکەی تەقسیرە بەشێکی ینی دوای شتەکان نەکەوتون دەکرێت ئێمە پۆڵێنی بکەین، بەشێکی تەقسیرە، بەشێکی وەکووتمان نەبوونی پلانە، بەشێکی نەبوونی پلانەکە شەر ناگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی. بەڵێ ئەویش دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی. بۆیە من ئەوەی دەیبینم ئەگەر بێت و بەو شێوازە بڕوات، بەو شێوازە من گەشتبین نیم لە بواری پەروەردە ئەگەر وا بڕوات، هەرچەندە ئێمە کابینەی هەشتم کە پێک هاتووە ستافێکی تازەتر لە وەزارەت دێ بە جەنابی وەزیریشەوە و ستافەکەی لەگەڵشی تێ هەندێک دەڕۆن بەپێی ئەومە من ناوێنێم دیاردە ئەمە دیاردەیەکی دروست و سەحیە کە هەر وەزیرێک دێت ستافێکی تایبەت بەخۆیە هێنێت و دەوترێت ئیشەکانی پێش خۆی تەکمیلە ناکات لە سفرەوە دەست پێکە. ئەمە شتێکی دروستە. ئەگەر بینە سەر ئەو بابەتە خۆی لە ئەسڵدا دەبێت بەلای کەمەوە وەزیری پەروەردەیە کە دادەندرێت بۆ ئەوەی ئەو بەرنامەی هەیەی تەواوی بکات بە 4 ساڵ بەجێینە هەیە لە لای نەدەن، با 2-4 ساڵ لەو شوێنەدا بێت کەچی لە لای ئێمە 2 ساڵە پلانیشی وا بێت کە لە ماوەی ئەو 4 ساڵەیە تا لەوەیە ئەو ئیشانی دەستی پێکردن کۆتایی پێنایە. بەڵام ئەوەی من تا ئێستا لی گەشتبینم لە کابینەی هەشتمدا لەگەڵ وەزیری پەروەردەدا داش نیشتوم، گەشتبینم لەوەی هیچ نا کەسێکە گوێ دەگرێت. زۆر سپاس دەکەم. من دێمەلات بۆی بزان باسی چیترتان کردو لەگەڵ وەزیری پەروەردە. مامۆستا چەتۆ جەنابتان بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و نوێنەرایەتی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێری شەکەن. ئەمەوێ هەر بە شێوە گشتیەکە داخل بم. ینی قسەکانی میوانە بەڕێزەکان بۆ دووبارە ناکەمەوە، بەڵام لە یەکی لە قسەکانی دکتۆر سەرۆرەوە دەست پێ یەکەم ئەڵێت قسەی لەسەر کەرتی پەروەردە بوو، وتی بێپلانین
وەکەم تەرخەمیش بوونی هەیە تۆ لەم ڕۆوە چ ملاحەزەیەک تێ دەست زۆر سپاس ئەوە ملاحەزەی من یەک شتە هەموو کۆمەلگایەک ئەگە بتوێت کۆمەلگایش تەندروست هەبی پەروەردەش تەندروستەبی کۆمەلگای سقات پەروەردەی سقات دروستە کە هەمان پێچەوانەشەبی ئەوەی خۆمان وەکو خۆتەڵی دروستە یاخود سەقەتە لەوانەیە تێکەڵبی لە مابینی دروستی و سەقەتین بەس بەرەو دروستی ئەڕۆین سەقەتین پێوە دیارە هەر پرۆسێکیشکەوە ئەکرێت هەبی حتمما کەم و کوڕی هەرەبی بەڵام زۆر هەنگاوندرایە قۆناغ زۆر بڕایە بەڵام ئەوەی من تێبینیم کرد لە قسەی ئەو مامۆستا بەڕێزانە یەک خاڵ هەیە خاڵەکە ئەمە بە پرۆسەی پەروەردە شتێک نییە کەوا بە دەربی لە کارلێکی ئەو دەوروبەرێک کە تێدا ئەژی پەروەردە ئاماژەی پێەکەم ئاماژە بەوەی کەەوە سیستەمی حکومڕانی عقلیەتی تاچی کورد چەند پرسیار دروستە بی ئایا عقلیەتی تاجی کورد هاوکاری پرۆسی پەروەردەی کردیە ینی تۆی گەڕێنیتەوە بۆ عقلیەتی تاکی کورد سەتا نسبەیەکی زۆری بۆدا ئەنێم کە عقلیەتی تاجی کورد ئێستا بە بەڵگە بۆ دێنمەوە عقلیەتی تاجی کورد مامۆستای ئیشی پامۆستا ڕۆژانە تەماسمان لەگە قوتابی خوێنکارە هەیە یعنی قوتابیە کاتێکەوە لە ماڵەوە ئەتوانی پلاچی ماڵی خۆی بشکێنێ کەوا کاتە قوتابخانە پلاچێک ئەشکێنێ پانکەیەک حکومت ناتوانانی هەموو ڕۆژ پلاک تێبگریت ئەبی تاک چی لێ بکە تۆ گەڕێنیتەوە تۆ ناچارمەکەی من بگەڕێمەوە بۆ خاڵێکی تر ئەوترێت مامۆستا دایک و باوکی دووهەمی مناڵە باشە پرسیارەکەی منەوەیە لە یەکی سەرەتاییە و لە تەمەنێکی زۆر مناڵەوە وترێت لاپەڕەیەکی سپیە ئەخرێتە بەردەستی ئێوە بۆ ئەو خۆشەویستیە بۆ نیشتیمان ئەو ئینتیمایە بۆ نیشتیمان ئەو ئینتیمایە بۆ قوتابخانەکەی خۆی لا دروست ناکەن کە هەز بکات نابێت زیانی پێ بگەین بەڵێ ئەوش بەرپرسیارەتیەوە نییە لێرە تۆ پێ دوایە مناڵێک لە دەرەوەیەتە لە ماڵەوەیەتە دەرەوە بۆ مەکتەبە ڕوادایکی پێی بڵێت یا باوکی پێ بڵێ پلاکان بشکێنە ئەگەر ئیجازە بدەیت لێرە یعنی هاوچێشەکە هاوچێشەیەکی تەواوکەری یەکترن قەت قوتابخانە ناتوانێتەوە دەوری باب ببینێ مامۆستا ناتوانێت دەوری باب و یاری ڕحم و سۆزی باب ببینێ ئەبی باب هاوکاربی لەگەڵ قوتابخانە تۆ تەسەوڕەکەی خاڵێک چه خاڵێکی خاڵی دووەمیان خاڵی دووەمیان قۆناغی وەزعی سیاسی هەر میلەتێکەوە قۆناغی وەزعی ئابووری و سیاسی کە بەرەو پێشەچی لەگەر ئەوە بێ عەقلی تاکەی بەرەو پێش بڕوە ئێستا هۆکاری دەوڵەمەند بوون و خۆشگوزەرانی خەڵک بوویتە هۆکارێکی کەوا ڕەجعی بۆ ئەوە کار لە خوێنکار بگە ڕێژەی دەرچوونی باش نەبێ ئێتیما بە قوتابخانە نەدا وای کردو ئەو وەزعانەکەوا دروست بوون هەموو هۆکارن لۆسی پاشەکشەی خوێندن بەڵام لەگەر ئەوەشدا کە مامۆستا تازە ئیشارەتی پێدا لە کۆی 12 باخچەی ساوایان ئێستا 200 باخچەی ساوایان هەیە لە هەولێر 11 باخچەی ساوایان هەبوو ئێستا نزیکە 300 باخچەی ساوان هەیە هەموو هەنگاوە کاتی ناوبڕە زۆر بە کورتی تۆ گەشتبینیت بە پێشکەوتنەکانی بواری کەرتی پەروەردە و پرۆسەی خوێندن یاننا زۆریش بەڵام بێکەم و کوڕش نین بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە لە بەشی دووهەم بەرداوامەدین لەگەڵ